جا ئەمڕۆ ڕاستەوخۆ هەواڵی یەکەممان و بابەتی یەکەممان لەگەڵ هاوکارم ڕەوەند ئەبێت چونکە ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆنسێرتێک هەیە بۆی ئەوەنش بەپە لە ئەچمەلای بەر لەوەی کۆنسێرتەکە دەست بکات بە سوپاسەوە کەمێک کاتیان بەخشیەوە بە ئێمە لەگەڵی لە کاتژمێر 5 دەستی پێکرد بەڵام چەند خولێکێک دویان خستووە ڕەوەند ئێوارەت باش بێت ڕاستەوخۆی مەلای تۆ و پێم بڵێ زانیاریەکان سەبارەت بە کۆنسێرتەکە چییە؟ سڵاو ساوێن ئێوارەت باش ئێوارەی بینەرانی کورسات مەگەزین باش هیوای باشی بۆ هەموو لایەکە خوازین بەڵێ هەروەکو تۆ باس لەوە کرد کە چالەکیەکە سەعات 5 دەست پێکات بەڵام بە لەبەر کورسات مەگەزین چەند دەخەیەک مۆڵەتیان ناوێنێتێک کە چالێکەکەیان دەست پێ نەکەن و بۆیە ڕاستەوخۆ من ئەچمە لە ئەم چالاکیە کە ئەمە فێرگەی سولی فلامینگۆیە ئەمڕۆ بڕیارداوە کە ناو فێرگە و ناو شوێنەکەی خۆیان بەجێ بێڵن بەڵکو چالاکیەکانیان کۆنسێرتێکیان تایبەت بە فلامینگۆ بێن یەکێک لە قاوەخانەکانی شاری سلێمانی و هەمیشە سلێمانی پڕداهێنانە پڕجوڵەیە پڕچالاکی ئەمەشێکێکە لە چالاکیەکانی ئەمڕۆی شاری سلێمانی ئەچمەلای مامۆستا سامان مامۆستا گیان سڵاو دەبێم کاتت باش چۆن بوو بیرتان لەوە کردەوە بڕیارتانە چالێکێکتان بێنە یەکێک لە قاوەخانەکانی سلێمانی و پێشمان بڵێن ئەمڕۆ چی پێشکەشی ئێمە و ئەم بینەر و ئامادەبوانی عێراق پێشێکی بەخێوێن زۆر سەرچاومان بە ناوی سولی فلامینگۆ بە خێراتنتانەکەین ڕاستیەکەی بۆ ماوەی ساڵ و نیوێکە بێ لەم جۆرە شوێنانە حەزەکەین نمایش بکەین چونکە ماوەی 8 بۆ 9 ساڵە چێ لە قاعە گەورەکانە نمایشمانە کرد ئێستا وەک خۆتانەی بینن لەگەڵ تەماشاگارا زۆر تێکەڵین زۆر نزیکین ئەمە لەلایەکی کەش هەوڵەیەم و هەوڵم ماوە لە گەڕێکە جیاوازەکانی سلێمانیە بە تایبەتی گەڕێکە کۆنەکان ئێستا لە عقارین ساڵی پێشوو تا چەند مانگێ لەمەوبەر لە سابونکەران و لە هەم لە عقاری لە چەند کۆڵانێک دواتر لە گەلەری ئارامی من نمایشمان کرد سولی فلامینگۆ فێرخوازانی ئەیبینن هەمووی پەروەردەی سولی فلامینگۆیە ئەیتر پێگەیشتوون هەستێکی خۆشیشە مرۆڤ لە شارێکی خۆیە هەڵبەتە کە ئەڵەم شارێکی خۆی تەنها مەبەستم سلێمانی نییە ئەمە ئەکرێ هەولێر بێ دۆک بێ کەرکووک بێ لەم شارە پەروەردە ببێت و موزیکیش پێشکەشی خەڵکی ئەم شارە بکە ئەمە بەڕاستیەکەی جێی دڵخۆشیە هەم بۆ من هەم بۆ فێرخوازەکانم ئێستا هەمومان دڵمان ترپەی زیایی کردووە حەماسێکی خۆشمان هەیە چونکە تەماشاکارە بەڕێزانە سیرمانەکەن دووبارە بەخێر بن پێم خۆش بوو ئێوەش هاتن ئێوەم بینی زۆر سپاس بۆ کورساتیش دەست خۆشەوە مەساژیانۆک و پێشتریش قسەم لەگەڵ تۆ بەڕێز ساکرده بوو کە بەڕێزت زۆر سوور بووی لەسەرەوەی کە پێت بە خەڵکەکە دووتووە بە ئامادەبان تۆ سەعات 5 ڕێک دەست پێکەیت من داوای مۆڵەتی 3 دەقەم لێ کردیەوە 3 دقەی و بەجێتە هێڵمەوەی و دەستکەن بە نمایشەکەی خۆتان زۆر سوپاس دەکەم من پێڕێویەوە زۆرە چونکە تەماشاکەر کاتێک کە ئێمەینە سەر ستیج هەڵبەتە من سوپاسی بەڕێز دەکەم پێشتر قسە لەگەڵاکردم 3 خولێک ڕێکەوتین ڕێکەوتنەکەمان بەهۆی ڕێزمانەوە بوو بۆ تەماشاکەر زۆر سپاس بۆ توش مامۆستاژیان دەستان خۆش بێ و فەرموویەوە نمایشی خۆتان دەست پێ بکەن و ئێمەش بەشێک لە نمایشەکەی ئێوە ئەگوێزینەوە بۆ بینەرانمان لە کورسات مەگەزین فەرمون بینەر بن
ئەوەی بەڵێ ئەوەی جۆمان لێ بوو ئەمە یەکەم نمایشی ئەم گروپە بوو کە گروپی فلامینگۆن و کۆنسەرتی فلامینگۆ پێشکەشەکان ئەمڕۆ لە یەکێک لە قاوەخانەکانی شاری سلێمانی منەمەیە گفتوگۆ بکەم لەگەڵ خاوەنی قاوەخانە کە باسی ئەوم بکات کە ئەو کەسانی هاتوونە تێرە تا چەند حەز بە ئەم جۆرە کۆنسێرتاناکەن حەز بەم جۆرە چالاکیاناکەن و وای کردووە کە ئەم کەسە و هەروەها ئەم گروپەش بیر لەو بکەنەوە کە ئەم چالاکیە بێنە ئەم قاوەخانەیە کاک ئەسکەندەر سڵاو دەبێم کاتۆ باش سڵاو لە ئێوەش بەخێر بێن هەرێکتان کێشە سپاس بۆ تۆک و خاوەنی ئەم قاوەخانەیە چۆن بیرتانەوە کردەوە کە ئێوە چالاکی زۆرە هێنم قاوەخانەیە باشە چەندین چالاکی هونەریتان لێرە پێشکەش کردووە بۆ ئەمڕۆ یەکێک لە چالاکیەکانی شاری سلێمانی لە قاوەخانەکەی ئێوە بێت لەگەڵ کاکسامانە ساڵی ڕابردوو دوو کۆنسێتی بە هەمان شێوە کردمان لێرە فیدباکێکی زۆر باشیە بوو خەڵک زۆر لێ ڕازی بوو و لەگەڵ مامۆستا سامانە قسەمان کرد چەند جارێک کە ئەم جۆرە کۆنسێتانە لە ناو هۆڵەکانە بێتە گەڕەک و کۆڵانەکانی شاری سلێمانیەوە و لەلای هەمووتان دیارە کە شاری سلێمانی شارێکی هەمەڕەنگە و موزیکی فلامینکۆ موزیکێکی تازە نییە بۆ ئێمە بەڵام مامۆستا سامان بە تەکنیشی ناوخۆیی و بە گەنجەکانی خۆمان کە توانیوێتی ئەم شاکارانە پێشکەش بکە کە ئێستا هاوڵاتیان میوانێکی زۆر زۆر هاتوون بۆ گوێگرتنی ئەم موزیکە ئەوانی هاتوونە تێرە حەز بە میوزیکەکەکەن و گەت گەشتۆتەوە کە یان لە چەند ڕۆژی ڕابردووە کە ئێوە ڕێکلامتان بۆ کرد پێتان وتراوە کە پێویستە ئەم چالاکیانە هەبێت لە شوێنەکەیەوەیە بە تاکید ئێمە قاوەخانەکە وەکو قاوەخانەیەک ناو وەکو سنتەرێکی ڕۆشنبێری وەکو سنتەرێکی فکری مامەڵی لەگەڵ ئاکەین بڵاوکردنەوەی کتێبەکان و چەندین کۆنسێت و چەندین شتی کەمان کە لێرە ئەنجام داوە لە ماوەی ڕابردووە و ئەم چەند ڕۆژەی کە بانگەوازمان کرد بۆ ئەوەی کە ڕۆژی هەینی ئەم کۆنسێتەمان هەیە لێرە خەڵکێکی زۆر ڕیاکشنی هەبوو لەسەرەوەی کە بەرنامێکی زۆر باشە بێت و بە خۆشحاڵی و ئێستا شوێنەکە زۆر زۆر پڕە و بڵندگۆکانیشمان لە دەرەوە داناوە بۆ ئەوی کە ئەگەر جێگە نەبێت لە دەرەوە خەڵک بتوانێت چێژ لە ئێوارەکە وەرگێت دەستان خۆش بێ قاوەی کوردی بەم ئاوازانەوە ئەکرێ بڵین تامێکی جیاوازی هەیە بە تاکید ئێمە هەر لە سەرەتاوە تەرکیزێکی زۆر زۆرمان کردوتە سەر ئەوەی کە بە کوردی شتەکان بگوازینەوە بۆ میوانەکانمان دەستان خۆش بێت هەر بژین سەرکەوتوو بن ئەوەی کە لێرای بینم کە چەند هونەرمەندێکیش هاتوونەتە دەرەوەی قاوەخانەکە کارەکانی دەستی خۆیان لێرە نمایشەکەن کە دوو خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانن یەک لە خوێندکارەکان بەشی میوزیکی لە بەشی میوزیکی پەیمانگای هونەرە جوانەکانە کە ئەو باشی باس کردم کە لۆگۆی کورساتی دروست کردەوە بە شێوەیەکی جوان بەخێر بنیاخوا سەرەتا زۆر سوپاسانەکەم بۆم دیدارە وڵی من ئەم کارم کە داناوە خولیای خۆمە دیزایانی جلوبەرگی ئافرەتان و پیاوان زیاتر لەبەر کولتورەکەشمان زۆر لەسەر کولتور جەختەکەمەوە کە شتەکانم هەوڵێن بە باشترین شێواز کە کوردی زیاتر نەخشی کوردایەتی بنوێنێت تایە لۆگۆیەکی زۆر جوانم بۆ خۆم دروست کردبوو بەهۆیەوەی کە زۆر بینەری کەناڵی کورساتم ئەو بکە پێشتر باسم کرد بۆتان ئەتە بەس بەداوای لێ بردنەوە کە ئەمڕۆ پێمان نییە لۆگۆکەم پێ نییە لە بریەوە لۆگۆی ئەو کورسانەم دانابوو ئەمە لۆگۆکەمە ئەمە لۆگۆی کورساتە لەبەر خۆشەویستیم بە کورسات ئەوم دروست کردبوو زۆر زۆر سپاس یەکێک لە خوێندکارەکانی تر کە خوێندکاری نیگارکێشانە لە پەیمانگای هونەرە جوانەکان خۆناغی سێ ئەویش تابلۆیەکی خۆی هێناوەتە ئێرە و لە دەروی قاوەخانەکە و لەگەڵ ئەم چالاکیەیە نمایشی تابلۆکەی خۆیەکات چۆن بیر لەوە کردەوە تابلۆکەی خۆت لێرە نمایش بکەیت و باسێکی تابلۆکەی خۆتمە بکەی بە کورتی سەرتا بەخێر بێن زۆر زۆر سوپاس وڵی من زیاتر هاوڕێکەم دا ئیشێکی لێ کردم بۆ براندەکەی شیرین دیزاین
و ئەوەی کە هاو بە مشکمە ڕەمزی کوردایەتی خۆمان تێکەڵ بکەین لەگەڵ بڕاندەکانمانە بۆی خەڵکی تر ئاشنا ببێت بە ستایلی ئێمە. ئەگەر لێرە سەر بکەین قماشی هەورین بەکارهێناوەک و ئاڵای کوردستان تیا بەکاتەوە سێکەن سوور و زرد و سۆز کە هێمای ئاڵای کوردستانە دا لە هونەرمەندانێکین زیاتر ئەها بنە بەرچای خەڵک کارە هونەرەکانیان بۆی کورد زیاتر ئاشنا بێت بە هونەر. خۆشبەختانە لە ئێستا هونەرمەندان زیاتر لە هەوڵی ئەوەیان کە کارەکانیان پیشانی خەڵک بن. دەستی خۆش بێت هەر بژیت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ ساوێنە گەڕێمەوە لای تۆ ئەوەی کە بینیتان ئەمە چەند چالاکیە کە ئەمڕۆ لە یەکێک لە قاوەخانەکانی شاری سلێمانی ئەنجامەیرێت. وەک ئەزانین کە شاری سلێمانی هەمیشە ڕەنگە و ڕەنگی خۆی پاراستووە، هەمیشە گرنگی با چالاکیە هونەری و ئەدەبی و ڕۆشنبیریەکان ناوە لە شارەکەیە و ئەمەژێکێکە لە چالاکیەکانی ئەمڕۆی شاری سلێمانی کە بۆ ئێوەمان گواستەوە. منیش ئەچم قاوەیەک داواکەم قاوەیەکی کوردی و لەگەڵم ئاوازە خۆشانەیە تامی قاوەکەمەکەم بێگومان بێ ئێوە ناخۆش و ئەگەڕێمەوە لای هاوکارم ساوێن.